سڵاوتان لێبێ قوتابیانی خۆشەویستی پۆلی 11 لە بابەتی زمانی ئینگلیزی ئەمڕۆ من مامۆستا ڕێباز لەگەڵ ئێوەی خۆشەویستم لە Unit 6 Lesson 3 and 4 we have another subject is about expressing cause and effect. ئێمە بابەتی ئەمڕۆمان کۆز و ئیفێکتە کە لە یونیتی 6 Lesson 3 and 4 لەوێ ئەو بابەتەمان باس کردووە. ئەگەر ئێمە سیر بکەین ئێمە دەبێ بزانین کۆز و ئیفێکت چییە؟ کۆز واتە هۆکار، ئیفێکت واتە ئەنجام، کەواتە ئێمە بۆ ڕوودانی هەر ئەنجامێک یان بۆ دەستخستنی هەر ئەنجامێک ئێمە دەبێ هۆکارێکمان هەبێ. ئەم بابەتە بزانین چۆنە و چۆن دروست دەکرێ وە چەندین نمونەمان هەیە دەربارەی ئەو بابەتە. ئەم بابەتە عادەتەن دوو ڕستە بە یەکتری دەبەستینەوە لە بابەتی کۆز و ئیفێکت. ڕستەیەکیان کۆزە، ڕستەیەکیان ئیفێکتە، کەواتە ئێمە ئەوە بەکاردێنین بۆ بەستنەوەی دوو ڕستە. ئەو ئامرازە لێکدەرانەی یان ئەو کەنجەکشنانێک کە بەکاردێن لە بۆ پێکبەستنەوەی دوو ڕستە سەرەتا دوو گروپمان هەیە. گروپی یەکەمان because و as since، گروپی دووەمان therefore as a result and so. سەرەتا ئەگەر بین باسی گروپی یەکەم بکەین because as since and because of چۆن دەتوانین بەکاریان بێنین بۆ پێکبەستنەوەی دوو ڕستە. ئێمە دەتوانین ئەو ئامرازانە یان ئەو کەنجەکشنانە هەم لە سەرەتا بەکاربێنین هەم لە ناوەڕاست. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە قوتابیانی خۆشەویست بزانن ئایا لە دوای ئامرازەکان چ شتێک دێ. مادام دوو ڕستەیە کەواتە کام ڕستەیان دێتن دەکەوێتە دوای ئامرازەکان. لە دوای because و as و since کۆز دێ. قوتابیانی ئازیز دەبێ ئەو شتە بزانن کە لە دوای because و as و since ڕاستەوخۆ کۆز دێ، دواتر ئیفێکت دێ. کەواتە لە سەرەتا ئەگەر ئێمە ئامرازەکانمان بەکارهێنا ڕستەی دوای ئامرازەکان کۆزە. اینجا we have comma to separate these two sentences بۆ جیاکردنەوەی هەردوو ڕستەکە لە یەکتری دواتر ئیفێکت دێتن. اینجا کەواتە ئەنجامەکە دێتن. Also we can use in the middle، هەروەها دەتوانین لە ناوەڕاستش بەکاریان بێنین. ئەگەر ئێمە لە ناوەڕاست بەکاری بێنین لە دوای because و as و since ڕاستەوخۆ هەر بە هەمان شێوە وەکو قاعیدەی یەکەم وەکو یاسای یەکەم also we have cause، کەواتە because and since followed by cause. هەروەها دیسان کۆزی لە دوو دێ، بەڵام ئەگەر لە ناوەڕاست بەکارمان هێنا ئەلێرە کۆمامان پێویست نییە. پێویست ناکە کۆما بەکاربێنین، چونکە because و as و since وەکو ئامراز کاتێک لە ناوەڕاست بەکاردێنین پێویست ناکە کۆما بەکاربێنین. کەواتە ئیفێکتەکە لەو کاتەدا دەکەوێتە سەرەتای ڕستە، کەواتە ئیفێکت because as since اینجا کۆز دێتن. کەواتە قوتابیانی خۆشەویست because و as و since ڕاستەوخۆ کۆزیانە دوو دێ، چ لە سەرەتا بن چ لە ناوەڕاست بن. Also we have some examples about this subject. Jobs appear because new technology has arrived. سەیری ئەو ڕستەیە بکەن قوتابیانی عزیز. Jobs appear because new technology has arrived. کارەکان دەرکەوتن لۆ because لەبەر ئەوەی new technology has arrived، چونکە تەکنۆلۆژیای نوێ گەیشت. کەواتە ئەلێرە کامیان کۆزە کامیان ئیفێکتە. This one is cause. New technology has arrived. ئەوە هۆکارەکەیە لەبەر ئەوەی تەکنۆلۆژیای نوێ هاتیە. That's why jobs appear. لەبەر هەندێ کاری نوێ یان ئیشی نوێ دەرکەوتون، کەواتە ئەوە هۆکارەکەیە و ئەوەش ئەنجامەکەیە. قوتابیانی عزیز شتێک هەیە دەبێ ئاماژەی پێ بکەم، دەبێ هەموو قوتابیانی خۆشەویست بزانن لەو بابەتەی it depends on the meaning at the beginning. لە سەرەتادا ئەو بابەتە پەیوەستە بە ماناوە، پەیوەستە بە واتای ڕستەکانەوە. قوتابیانی خۆشەویستمان دەبێ بزانن ڕستەکان مانایان چییە بۆ ئەوەی to separate cause and effect، بۆ ئەوەی کۆز و ئیفێکتەکان لێک جیا بکەینەوە. ئێمە دەبێ بەو شێوازە کۆز و ئیفێکتەکان لێک جیا بکەینەوە. قوتابیانی خۆشەویست کاتێک ئێمە دەڵێم new technology has arrived، تەکنۆلۆژیای نوێ گەیشت، کەواتە jobs appear، لە نەتیجەدا کاری نوێ دەردەکەوێت. Also we have another example to express this subject. New jobs appear because of new technology. دیسان کارە نوێەکان دەرکەوتن لەبەر ئەوەی تەکنۆلۆژیای نوێ هات. بەڵێ هەمان ڕستەیە. As prices are rising and people spend less، کاتێک نرخەکان بەرز دەبنەوە
خەڵک کەمتر مەساریف دەکاتن لێرەدا قوتابیانی خۆشەویست ئەگە بزانین ئەها تەماشاکەن هۆکارەکەی چیە نرخەکان بەرز دەبنەوە that's why people spend less لەبەر هەندێ خەڵک کەمتر پارە سەرف دەکاتن لێرەدا ئەسمان هەیە لە سەرەتای ڕستەدا وەکو conjunction لە دواوی کۆس هاتیە then we have effect right and go to career zone since this shows thousands of jobs ئەها تەماشاکەن سینس بە هەمان شێوەیەکی کە لەو کۆنجەکشنانێکی ئێمە لە بۆ پێکبەستنەوەی دووسە بەکاردێنین لە دوای سینسەکە ڕاستە خۆ چ دێتن قوتابیانی خۆشەویست کۆزەکە دێ کە دەڵێ ئێمە لۆچی بچینە career zone لەبەر ئەوەی this show thousands of jobs لەبەر ئەوەی هەزاران کار لەوێ نیشان دراون کەواتە هۆکارەکە هەزاران کار لەوێ نیشان دراون لە ئەنجامدا ئێمە دەچینە go to career zone دەچینە سەر سایتی career zone ئەوە سەبارەت بە کۆمەڵی یەکەم کە ئێمە because و as و since لەگەر ئەو کۆمەڵەیە شتێشترمان هەیە ئەویش because of قوتابیانی خۆشەویست because of هەمان بەکارهێنانی ئەو کۆنجەکشنانەی سەرەتا باسمان کرد هەمان بەکارهێنانی وانی هەیە لە سەرەتا ناوەڕاست بەکات بەڵام گری لە دوا دێ و فرێزی لە دوا دێ تەنها تاکە جیاوازی نێوان because of و due to ئەوەیە کە لەگەڵ یاسای یەکەم کۆزەکەی ئێرە گرێیە گرێ چییە لە زمانی ئینگلیزی گرێ بریتە لە وشەیەک یان کۆمەڵە وشەیەک کەواتایەکی تەواو دەبەخشن لە ناوڕستەدا بەڕاستی بەڵام نابێت ڕستەیەکی سەربەخۆ why because we don't have subject and verb sequencing ئێمە subject و verbمان بە شێوەیەکی ڕیزکراو نییە لەبەر هەندێ ئێمە ناتوانین بڵێن ئەوە ڕستەیەکی کامڵە بەڵام مانادارە بەڵام کامڵ نییە لەبەر ئەوەی بکەر و کار بەیەکەوە نەهاتون ئەوەش شێوازێکی تایبەتی خۆمان هەیە بۆ ناسینەوەی گرێکان و یان گۆڕینی ڕستە لە بۆ گرێ هەروەها because of و and due to ئەوانەش دەتوانین لە سەرتا و ناوەڕاستدا بەکاریان بێنین کۆزیان لە دوو دێ دوای ئەوە ئیفێکت دێتن and also we have some examples to explain this structure ئێمە هەندێک نمونەمان هەیە بۆ دەرخستنی ئەو یاسایە کە تازە باسم کرد قوتابیانی عزیز تەماشاکەن jobs appear because of new technology because of چی لە دوو هاتیە کۆزی لە دوو هاتیە بەڵام ئەو کۆزەی ئێرە do we have subject and verb no we don't have subject and verb we have phrase new technology ئەوە noun phrase ئەلێرە ها قوتابیانی عزیز ڕاستەوخۆ فرێزێکمان هەیە کەواتە ڕستەی کاملمان نییە subject verb complement لەبەر هەندێ ئەمە ئەوە دەتوانین هەر بە هەمان شێوە کۆزە بەڵام دەتوانین بڵین کۆزێکی فرێزە ینی گرەیە بەڵام jobs appear ئەوەیان ئیفێکتەکەیە and also schools closed because of the heavy rain قوتابخانەکان داخراون لەبەر ئەوەی بارانێکی زۆر دەبارێ the heavy rain ئەوەش بە هەمان شێوە فرێزە because of لە پێش هاتی و because of کامان لە سەرەتا و ناوەڕاست بەکاردێن بەڵام ئەلێرە لەو نمونانە ئەگە سەیری بکەین لە ناوەڕاست بەکارمان هێناوە and he was late ئەو دواکەوت because of the traffic لەبەر ئەوەی ڕێگا ئیزدیحام بوو لەبەر هەندێک the traffic this one is phrase and before this we have because of as a conjunction لە پێشەویش because of مان هەیە وەکو conjunction ئێمە بەکارمان هێناوە قوتابیانی عزیز ئەوەیان بابەتێکی گرینگە بەڕاستی و ئێمە پێویستە because of لەگەڵ because لێک زیاد بکەینەوە because of وەچی گوتم فرێزی لە دوو دێتن و پێویستە بیناسیتەوە کاتێک subject و verb و complemented نەبێ ڕستەیەکی کاملی ڕیزکراوی جوان کەواتە ئەتو فرێزت هەیە و فرێزەکەش دەبێت because of لە پێش بەکار بێتن ئەگەر ئێمە زیاتر لەسەر ئەو بابەتە بڕۆین کۆمەڵی یشترمان هەیە لە کەنجەکشنەکان هەر لەگەر کۆز و ئیفێکت ئەوانش so therefore as a result ئەو سێ کەنجەکشنەمان هەیە ئەگەر سیر بکەین قوتابیانی عزیز so therefore as a result only we can use in the middle سەرەتا ئێمە لە ناوەڕاست بەکاریان دێنین وەکو ئەو بابەتی پێشتر نییە کە باسی کەنجەکشنەکانمان کرد وەکو بیکۆس و ئەسوسین لەسەر تا ناوەڕاست بەکار نەخێت ئەوانە تەنها لە ناوەڕاست بەکاریان دێنین و لە دوای ئەوانە جیاوازەکەی لەگەڵ بیکۆس و ئەسوسین چییە ئەلێوێن دەرێ کۆزیان لە دوو داهات بەڵام ئەلێرە ئیفێکتیان لە دوو دێت کەواتە پێچەوانەی یەکترن کۆزەکە دەکەوێتە سەرەتا کەواتە ئیفێکتیان لە دوو دێتن جیاوازە لەگەڵ بیکۆس و ئەسوسین لێوێن دەرێ کۆزیان لە دوو داهات بەڵام ئەلێرە ئیفێکتیان لە دوو دێ کەواتە کۆزەکە دەکەوێتە سەرەتای ڕستەکە ئاگاتان لێبی so therefore as a result و لە پێشیشیان تەماشاکەن ئەگەر
ئێمە فورستۆپمان هەیە لە پێش so therefore as a result کەواتە نقطەمان هەیە بەڵام لە بابەتی پێشتر بە هیچ شێوەیەک نقطە و یان فورستۆپ و ئەند کۆمامان بەکار نەدێنە لە دوای so ئاسایی ڕستە ئیفەکت دێتن و دوایی therefore we have a comma then we have a sentence with effect and as a result also we have effect. We have some examples to express this subject. ئێمە هەندێک نمونەمان هەیە بۆ دەرخستنی ئەو بابەتەیان this structure بۆ دەرخستنی ئەو یاسایە. For example, finding one is harder, so you need the right tools. تەماشاکەن قوتابیانی ئاس. ئەلێرە هۆ ئەنجامی چۆن لێک جیا بکەینەوە. سەرەتا so بەکار هاتیە as a conjunction وەکو ئامرازی لێکدەر لە بۆ دوورستەکە ئەگە سەیری so بکەین لە دوای بزانین چ جۆرە ڕستەیەک هاتیە. دەڵێ دۆزینەوەی کارێک قورسە لەبەر ئەوە so you need the right tools تۆ پێویستیت بە کۆمەڵێک ئامێر هەیە بۆ دۆزینەوەی کارێکی ڕاست بۆ خۆت دۆزینەوەی کارێکی شیاو بۆ خۆت ئەلێرە ها قوتابیانی خۆشەویست تەماشا بکەین ئەمە when you need the right tools ئەویان ئیفەکتە هۆکارەکەی چییە ئەتوولوبەرسی پێویستیت بە کۆمەڵێک ئامێر هەیە چونکە you want to find one is harder چونکە دۆزینەوەی کارێکی گونجاو بۆ خۆت قورسە لەبەر هەندێک ئەوە هۆیەکەیە ئەوەش ئەنجامەکەیە کاتێک ئێمە هۆیەکمان هەیە ئەوجا ئەنجامەکەشمان دەبێتن. And Kerry and her group worked in the park all day yesterday. Kerry گروپەکەی بە درێژایی ڕۆژەکە دوێنێ کاریان کردووە as a result it looks really good now. کەواتە ئێستا پارکەکە پوختە. یعنی تایدیە کەواتە ئێستا پارکەکەمان زۆر ڕێک و پێکە لەبەر ئەوەی کێری گروپەکەی هەڵساوم بە خاوێنکردنەوە و یان ڕێککردنەوەی پارکەکە لەبەر هەندێک ئەس ریزڵت کەواتە نەتیجەیەکمان هەیە کاتێک ئەوانە کاریان کردووە ئێستا پارکەکەی ئێمە زۆر پوخت و جوان و خاوێنە لەبەر ئەوەی ئێمە پاک و خاوێنیمان ڕاگرتووە و ئەوان هاتوون هەموو ئەو زبڵ و خاشاک و پیسیانی لەناو پارکەکەیان گوڵ و دارەکانیان ڕێک خستووە it looks really good now ئێستا زۆر بە جوانی دیارە زۆر بەڕێکی دیارە لەبەر هەندێک this one is effect and this one is cause لەبەر چی پارکەکەمان ڕێک و پێک و جوانە لەبەر ئەوەی کێری گروپەکەی کاریان کردووە کەواتە ئەوە کۆزەکەیە ئەوەش ئیفەکتەکەیە and also we have therefore. The world of work is complicated. جیهانی کاری ئەمڕۆ زۆر ئاڵۆزە. And the right job is harder to find. دۆزینەوەی کارێکی گونجاو قورسە زەحمەتە. Therefore, it's very important to use the right tools to help you search. لەبەر هەندێ زۆر گرینگە ئێمە بین توڵێکی یان ئامێرێک یان سایتێک یان شتێک بەکار بێنین بۆ یارمەتیدانی خۆمان لەوەی بتوانین کارێکی دروست بکەواتە هۆکارەکەمان چییە؟ هۆکارەکەمان ئەوەیە کە جیهانی کاری ئەمڕۆ ئاڵۆزە لەبەر هەندێک ئێمە پێویستیمان بە ئامێرێکی بۆ ئەو یارمەتیمان بدە بۆ دۆزینەوەی کارێکی دروست بۆ خۆمان. Okay. He didn't study, therefore he failed the test. He didn't study. ئەو نەیخوێند بوو. Therefore لە نەتیجەدا چی لێ هات؟ He failed the test. ئەو لە تاقیکردنەوەکە کەوت. کەواتە ئەوە ئیفەکتە ئەوە ئەنجامەکەیە. هۆکارەکەی چ بوو؟ هۆکارەکەی نەیخوێند بوو قوتابیانی عەزیز. He didn't study. ئەو نەیخوێند بوو. باشە ئێستا ئێمە بین لە ئەو قوتابیانەی کە بەڕاستی لە ڕستەکان مانای ڕستەکان نازانن یان تێناگەن لە ئەو قوتابیانە نییە کە بەڕاستی لە ڕستەکان تێدەگەن ئەوانەی کە مانای ڕستەکان نازان ئێمە دەتوانین بەچەند شێوازێک کۆز و ئیفێکت بناسینەوە لە ناو ڕستەدا. کۆز بە زۆری بەمانەی خوارەوە دەناسێتەوە بۆ قوتابیانی کە لە ڕستەکان تێناگەن تەمان یەک لە شتانی کە ئێمە دەتوانین کۆزی پێ بناسینەوە ئەوەی کە verb to be تێدایە MSR وەسوێر ئەند ڕووداوی یەکەمە دائیمەن ڕووداوی یەکەم کۆزە ئەوجا ئیفێکت دەبتە ڕووداوی دووە و وشەکانی ینی intended تێدا for example wish want and aim hope mean plan ئەوانەی تایە یان have و has و هادی تایە یان باسی هۆکارێک دەکا یان کەم و کۆڕیەک وەکو reason یان lack right یان باسی کەش و هەوا دەکە زۆر جاران weather rain flat cloud sunny cold hot snow ئەو شانە دەتوانین بۆ شێوازانە بیان ناسینەوە کە ئەو ڕستەیە کۆزە هەروەها بەو شێوازانەش دەتوانین ئیفێکت بناسینەوە لەوێن دەرێن verb to be مان هەبوو ئەلێرە مۆدڵ ڤێربمان هەیە مۆدڵ ڤێربەکان you know right مۆدڵ ڤێربەکان دەزانن ئێمە چیە قوتابیانی خۆشەویست will would shall should can could may might must ought to کۆمەڵێک ڤێربی مۆدڵمان هەیە قوتابیان دەبێ بیزانن
will, would, shall, should, can, could, may, might, must, ought to, had to, need to, etc. Right. And وإفكت عادة رداوي دوما وبزوري أو الله نتيجة وكو happy, sad, win, lose, angry, succeed, fail أو adjective نتيجة دبي بيزانين ولا ندري have has وهذه تيابو بلام أدري تيجة have to has to have to تيجة أنا نشانة إفكت إما دتوانين رصي إفكت في براسينه كتاب يعني عزيز باشا أمن كاتك باسي كتاب يعني عزيز كاتك باسي جريم كرت phrase باشا أمن شون رصيكم هي become بقري إجار واي رصيك because تدا أدري بزحمة can you change because of دتواني because of لو حالة ده برصيك بقولين بكينا جري بكينا phrase and mostly we can use this structure to change the sentence to phrase بزوري إما أو حفظ يا سامان هي ما دتوانين رصي بقولين با بكينا بقري أقدر إما تمشى بكي خطاب يعني عزيز. For example, at the beginning when we have there with verb to be, with adjective and noun, we can change the adjective and noun. طبعا subject كيلي ذكر ذير كلا دبين. For example, there's a heavy rain. بون كباس رستيك مان هي بوشي وازد لأن there's a heavy rain. there لسه تاع دواي verb to be دواي adjective or the noun يكمان هي. تون دي كي نقري دلين the heavy rain. استا زور بزواني أو مان كردا قري استا أو بيتقري the heavy rain adjective كمان هي لقل noun أقاتن لبي ويان ناويش عقل مان هي يعني verb to be و adjective لدواتيا ده بتسي being adjective for example he was clever طبعا بنو كان زوانتر يا سايا كان رون كراوتو he was clever دتوانين بلين being clever أو بوا يكسر بوا phrase and he's clever his cleverness also we can say هل هذا تفاني أواج بلين his cleverness and the weather's cloudy the cloudy weather أو أنا همو بنا phrase and I have enough money having enough money بهما شيوا أواج تماشا كان كتابين عزيز verb كمان سي have يكسر كده معنا verb ing having enough money وكخوي نسيت معنا و we are studying hard just studying hard with our subject and verb to be. We are كمان لابردي بس تنها studying hard and سانا studies hard for example أيش هذا studying hard فرقينية أقدر استك مع بوشي وازا هم present continuous بو يعني هم present simple بو دتوانين بوشي وازا بكينا phrase أو لو أو كتاب يعني ك معناه نازن يعني ناتوانن جريو رستي أسايلك زياب كنوا أقدر هذا سر أو بابتي هندك نمونه من هي براسي أو نمونه زوزو جرينجن وتابعني خوش بيستي كمان ده بيزانن for example Dana was absent he was sick Dana for example yesterday Dana دوينه غايب بو لبرسي لبر أوي نخوش بو كواتا اللي كاما هويا كاما أنزامه كيتي هو كاركي أو بو لبر أوي Dana نخوش بو لنتيجة دا غايب بو يعني نحد مختاب خانة كواتا when we use how to use because باشا إما تشون دتوانين because يبكار بين لبوبك بس نوع درسية ده بيبزانين سرطة كاما كوزا كاما إفكتا طبعا كتاب يعني عزيز أكتا ما شابكين أو إفكتا أوش كوزا أو كوزا أو إفكتا Dana was absent because he was sick أليرا أو كوزمان هي أوشيان إفكتا ده بيبزانين أغاتان لي بكتاب يعني عزيز هلوها I can see the way well it's very dark من ناتوانم رقاك بباش بينم لبر أو يزور تاريكا كواتا هو كاركتسيا تاريكا أدي لنتيجة من ناتوانم رقاك ببينم أو إفكتكيا أوش كوزكيا when we can use because to join these two sentences because we can say I can see the way well because it's very dark يكسر كوزا كمان لدو because كده أنا وإفكتكاش لسرتاي رسمان بكار هنا كتاب يعني عزيز هلوها نمونه اشترمان هي Soma is going to Paris because she likes traveling abroad you saw باشا استأما أو رستي تيدا يا زحمة because تيدا أو because اللي بتسبك هاتي اللي بتفكر أو درستي Soma to Paris دسيتا باريس لبر أو حزي لقاشتا بودروا أليرا أو كوزا أو إفكتا كاتك رستيك مان هي conjunctiony so as a result because أسو سنسيتيا أجر أواني تيابو قوتم بيجورا بكومالا كيتر كا so therefore as a result
چۆن دەیگۆڕین دەبێت زۆر وریابن طبعا ئەوە لەو پرسیارانەیە کە مامۆستایانی خۆشەویستمان دەتوانن گرنگی پێ بدەن و دەتوانن پرسیاری لێبین و قوتابیانی ئازیزشمان دەبێت زۆر ئاگادار بن دەربارەی ئەو جۆر پرسیارانە ئێستا ئامادە بیکۆسمان هەیە و کۆمەڵی یەکەمە وەکو لە یاسا یەکەم باسمان کرد They followed by cause ئەوانە چیان لە دوودێ قوتابیانی ئازیز کۆزیان لە دوودێ باشە کاتێک ئێمە سۆ بەکاردێنم لەو ڕستەیە دەبێت چۆن دروستی کەم و دووبارە طبعا ئەمە دەزانین سەوتی لە دوودێ ئیفکتی لە دوودێ عکسی بیکۆسیە کە کۆزی لە دوودێ کەواتە ئەو ڕستەیەمان ئیفکتەکەیە ئەوەشمان کۆزەکەی کەواتە کۆزەکە دێتە سەرەتا دەڵێن سۆما likes traveling abroad سۆما مەبەستمان شیەکە تەبعا سۆمایە سۆما likes traveling abroad ئەوە کۆزەکەیە ئەو جا سەو دوای ئەوە سەو دێ وەکو conjunction ئینجا چی لە دوودێ قوتابیانی ئازیز ئیفکتی لە دوودێ she's going to Paris ئەو دەڕواتن لە بۆ پاریس لەبەرەوەی حەزی لە گەشتە ئەلێرە سەو وەکو conjunction بەکارهێنا باشە ئەدی because of ئەوە زۆر وریابن and we stayed at home there was a heavy rain ئێمە لە ماڵەوە ماینەوە لەبەرەوەی بارانێکی قورس بوو because of بەکاردێنین باشە we stayed at home ئەویان ئیفکتەکەیە ئێمە لە ماڵەوە ماینەوە لەبەر چیەوە کاتس بوو لەبەرەوەی there was a heavy rain چکە بارانێکی قورس دەباری بارانێکی زۆر دەباری and because of طبعا لە ناوەڕاست بەکاردێنین دوای ئەو ڕستەیەمان هەیە ئەو ڕستەیە دەبی چی لێ بکەین قوتابی ئازیز دەبی بکەینە phrase there was a heavy rain یەکسەر دەڵێن چی the heavy rain بەو شێوازە کردمانە چی phrase ئەوە زۆر زۆر گرینگە دەبێت قوتابیانی ئازیزمان ئاگادار بن because of بابەتێکی گرینگە و پێویستە زێرەکەم لابرد وەزەکەم لابرد ئەیەکەم گۆڕی بە the heavy rain لەو یاسانەی سەرەوەش ڕوونم کردەوە and I'm good at working with words so when I leave school I want to become a journalist تەماشاکەن لەبەرەوەی من زۆر باشم لە مامەڵەکردن یان لە کارکردن لەگەڵ وشەکان یعنی کەسێکی ڕەوان بێژم یان دەتوانم شت بنووسم لەبەر هەندێک so when I leave کاتێک قوتابخانەم تەواو کرد I want to become a journalist دەمەوێت بمە ڕۆژنامەنووس ئەجل مەبەستمان لیف سکوڵتەمان جێشتن نەخێر کاتێک قوتابخانەمان با تەواو کرد ئێمە دەتوانین ببینە من دەتوانم بمە ڕۆژنامەنووس لەبەر هەندێک ئێستا من ئەوە ئیفکتە ئەوەشیان کۆزەکەی قوتابیانی خۆشەویست I have studied hard I was 16 in the exam. من پێویستە زۆر بەباشی بخوێنم لەبەر ئەوەی دەمێ سەرکەوتوم لە تاقیکردنەوەکە زێرفۆی بەکاربینە بێ زەحمەت کامیان کۆزە کامیان ئیفکتە ئەوە کۆزە ئەوەش ئیفکتەکەیە کاتێک من دەمێت سەرکەوتم لە تاقیکردنەوەکە ئەو ئیفکتەکەیە یعنی ئەوە نەتیجەکەیە هۆکارەکەی چیە من دەمێت زۆر بەباش بخوێنم پێویستە بەباشی بخوێنم I have studied hard من بەباشی دەخوێنم therefore I will succeed in the exam لەبەر ئەوەی من دەمەوێت بە تاقیکردنەوە کەسێک کاتە ئەوەی ئیفکتە ئەوەشیان کۆزە بە هەمان شێوە ئەگە تەماشای هەندێک نمونەی ترمان هەیە هەر دەربارەی ئەو بابەتە Mike Tyson didn't prepare himself Mike Tyson خۆی ئامادە نەکردبوو he postponed the match لەبەر هەندێک یاریەکەی دواخست باشە because of بەکاربینە بێ زەحمەت دەڵێن he postponed the match ئەو یاریەکەی دواخست ئەوە کۆزەکەیە طبعا ئەوە ئیفکتەکەیە ئیفکتەکە چ بوو یعنی یاریەکە دواخرا هۆکارەکەی چ بوو خۆی ئامادە نەکردبوو کاتە ئەو خۆ ئامادە نەکردنەی مایک تایسن بکەینە phrase لەبەر ئەوەی because of لێ بەکاربینین Mike Tyson didn't prepare himself دەڵێن چی not preparing himself not preparing himself ئەو prepare adjectivەکەیە دەکەینە continuous ing بۆ زیاد دەکەین و himself-ەکەش وەک خۆی دەنووسینەوە بەس تەنها مایک تایسن و دیدەکەمان لابردیە نۆتەکە مایتەوە not preparing himself okay and also we have two forms of question about this subject the first one we have the weather was bad dash we postponed the exam باشە ئەلێرە the weather was bad کەش و هەوا خراپە we postponed the exam ئێمە تاقیکردنەوەکەمان دواخست باشە ئەلێرە کۆمەڵێک conjunction هەیە وەکو because و because of us and therefore ئەلێرە کامیان دەتوانین ئێمە بەکاربێنین ئەگە تەماشای ڕستەکان بکەین the weather was bad کەش و هەوا خراپە ئێمە تاقیکردنەوەکەمان دواخست باشە کاتێک تاقیکردنەوەکە دوا دەخەین ئەوە ئیفکتیان کۆزە طبعا ئەوە ئیفکتە بەڵام ئەوەیان کۆزەکەیە ئیفکت چییە ئێمە تاقیکردنەوەکەمان دواخست ینی لە نەتیجەدا بەڵام هۆکارەکەی چی بوو لەبەرەوەی کەشەوە خراپ کەواتە بیکۆسی ناتوانم بەکاربینم و بیکۆس ئۆفیش ناتوانم بەکاربینم و ئەسیش ناتوانم بەکاربینم لەبەر ئەوانە هەر هەمیان
کۆزیان لە دوێ بەڵام ئەو ئیفێکتە ئەوڕستەیە لەبەر هەندێک تەنها دەتوانم therefore بەکاربینم ئەگە سەیری ئەوڕستەیەش بکەین بە هەمان شێوە the bad weather we postpone the exam هەر سەیری بکە the bad weather do we have subject verb complement no we don't have ئەلێر ئێستامە subject verb complementمان نییە نەوەڵانیتمان لەبەر هەندێ و ئەگە سەیری مانای ڕستەکەش بکەین کاتێک کەش و هەوا خراپە ئێمە تاقینەوەکەمان دواخست ئەلێرە کاتێک کەش و هەوا خراپە ئەوە کۆزە مادام کۆزە بەڵام کۆزەکەمان شێوازەکە سەبجەکت و ڤەرب کۆمپلیمنتە نەخێر لەبەر هەندێک دەتوانم بیکۆس ئۆف و ئەس بەکاربێنم بەڵام ئەلێرە لەبەر ئەوەی کۆزەکەمان بە شێوازی فرێزە سەبجەکت و ڤەرب کۆمپلیمنتمان نییە لەبەر هەندێ تەنها بیکۆس ئۆفی بەکاردەینم ئەمن لە بۆ ئەو بۆشایی وە تەنها دەتوانین بیکۆس ئۆفیش بەکاربین لەبەر ئەوەی سەبجەکت و ڤەرب کۆمپلیمنتمان نییە تەنها فرێزێکمان هەیە that's why just we can use because of لەبەر هەندێک ئێمە تەنها دەتوانین because of بەکاربێنین قوتابیانی ئازیزمان ئەوە یەک لە بابەتە زۆر گرینگەکانی یونیتی 6 پۆلی 11 lesson 3 and 4 و قوتابیانی ئازیزمان دەبێ زۆر گرنگی بۆ بابەتە بدەن لەبەر ئەوەی لە پۆلی 12ش باس کراوە و دڵنیام سوودی دەبێت لە بۆ پۆلی 12ش ئەگەر قوتابیانی خۆشەویستمان لێرە تێی بگەن لە بابەتەکەی بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هیوادارم قوتابیانی ئازیزمان کاتێک ئێمە دەخوێنین لەگەڵ ئێمە کتاب بکەنەوە لەگەڵ ئێمە بەردەوام بن و ئاگایان لە دەرسەکانیان بی بە هیوای دیدار سڵاو ڕێزم لۆ گشت لایەکتان